بەستی ئامادەکاری بۆ خولی پلێک و جامی عراقیانی نەورۆز دەستی بە یاریە دۆستانەکانی کردیانی وەرشی نەورۆز دوای ئەنجامدانی کەمپێکی مەشغوڵانان لە شاری سلێمانی یەکەم یاری بۆ تاقیکردنەوەی یاریزانانی ئەنجامدا و سەرکەوتنیشی تۆمار کرد. یاریگەیانی نەورۆز میوانداری گازی باکووری کرد و یارەکەش بە سوودیانی خاوەن یاریگا بە کۆتا. جێمی یەکەم هەردوویانە نەیانتوانی ئاستێکی پیشان بدەن لە بەرەوەی ڕانەری هەردوویانە مەبەستیان تاقیکردنەوەی یاریزانان بوو. گەمی دۆم بە پێچانەوەیانی نەورۆز بە پێگاتی سەرەکی یاری کرد و توانی سێ گۆڵیش تۆمار بکات لەلایەن یاریزانان یوسف محەممەد و شوان مەحموود و ئیبراهیم محەممەدەوە. لە کۆتاییش دایرەکە بە سێ گۆڵی بێ بەرامبەر بە سوودیانی نەورۆز کۆتایەت و یەکەم یاری دۆستانی خۆشی بردەوە. بڕیارە ڕۆژی هەژدەهەم مانگیانی نەورۆز لە یەکەم یاری جامی عراق لە یاریگای خۆی میوانداری یانی یەکی حوزەیران بکات. لە ڕاستی ئێمە توان بڵێم ئامادەکاریەکانمان تا حدێک دواکەوتەوە، چونکە وادەی خولەکان درەنگ دیاری کرا بەڕاستی بۆ ئێمە وامان کردووە کە یعنی ڕاهێنانی 15 ڕۆژ بکەین بە هەفتەیەک، یان ڕاهێنانەکانمان چڕ کردو لەگەڵ بەیانیان یا تەمرین و یارانی ژیاری، یانی وامان لێ کردو بۆی ئەو کاتانەی کە لێمان ڕۆژمان بگەڕێتەوە بە تەمرینەکان کە چڕمان کردو یاریزانەکانمان ئەتوان بڵێم تا حدێکی زۆر باش بەدەم ئەو مەشق و ڕاهێنان هاتوون کە ئێمە پیانەکەین. سواز بۆخوا ئێمەش بەڕاستی ئامانجمانە کە یاری سەرەتایی کاس نزیکە بڵێن 18 مانگ و ئینشاڵڵا ئێمەش ئامادەکاریانەکەین بۆ یاری و بۆ یارەکانی داهاتوو ئینشاڵڵا. تا حدێکی زۆر ئێمە یاریزانەکانمان تاوە تەسبیت کراوە، توان بڵێم یەک یاریزان دو یاریزان ئەگەر بیهێنی یا لا برێت ئەوەی شەکەی سەر ستافی ڕاهێنانان کە خۆی برای لەسەرە. بەڵام ئێمە وەکو پێم وتی ئەمە یاریانە بۆ یەکەن کە تەشکیلە سابتکەن، چونکە یاریەکەمان نزیکە یاری کاسی عێراق، خولی عێراقیشمان نزیکە لە پێش خولی کوردستان دەست پێکەوە. ئینشاڵڵا بتوانین ساڵیش ئەنجامێکی باشپەرە بۆ ئەنجام باشانە بێت. حالیان لە ناو کەمپی مەشق و ڕاهێنان ئێمە بەیانی ئێستا ئەمڕۆ بەیانیەکەی تەمرینمان کرد و ئێوارەکەش یاریمان کرد یاریەکەین. خۆ دەزانین کەمپی ڕاهێنان ئەبێت ینی مەشقەکان چرترە بێتەوە، بقێنە گرنگ ئەنجامدایان، بەڵام گرنگەوە ئێمە بەرزکردنەوەی ئاسی توانای جەستایی یاریزانە زیاتر.